لە ڕۆژانی 4 و 5 مانگی ئەیلولدا یەکەمین لوتکەی عێراقی شێرپەنجەی مەمەک لە تاوەری تەندروستی سمارت ساز دەکرێت. ئەمساڵ بۆ پەڕی تواناوە گرنگی دەدەین بە باسکردن و شرۆڤەکردنی کۆتا توێژینەوە و ئاڵنگاریەکانی شێرپەنجەی مەمەک. ئێمە بە خۆشحاڵیەوە هەلی بەشداریکردنت لەم کۆرسانە بۆ دەخینە ڕوو کە لە دووەم ڕۆژی ئەم لوتکە زانستیە بەڕێوە دەچێت. سەرجەم پسپۆڕان و شارەزایان و پزیشکان و پیشەوەرانی بواری تەندروستی بانگێشکراون ئێوە دەتوانن ناوتۆمار بکەن و بەردار بن لە کۆرس و وەرکشۆپەکانی یەکەمین لوتکەی عێراقی شێرپەنجەی مەمەک کە بریتین لە یەکەم کۆرسی خوێندنەوەی مامۆگرافی، دووەم وەرکشۆپی کۆر نیدڵ بایۆپسی ئاند فاین نیدڵ ئەسپایرێشن سایتۆلۆجی، سێەم وەرکشۆپی ڤاکیوم ئەسیستد ئەکسیژنال بایۆپسی، چوارەم برێست پاثۆلۆجی کۆرس، پێنجەم برێست ئۆنکۆپلاستیک لایف سێرجری. سمارت وەرچەرخانە.